دووبارە سڵاو نەرمیخان لە شوێنە وەسایمتمان لە بەرامبەر ئەو هەموو لەم پەروکێشەی بۆ جێبەجێکردنی مادەکە دروستەکرێ بۆ ئێوە پەنا نابەنە بەر دادگای فیدراڵی لە کاتێک ئەو مافەتان هەیە. ئێمە دوو جار پەنامان بردوتە سەر بەر دادگای فیدراڵی یەکێ لەو ئەوەی کە دادگای فیدراڵی بڕیاریدا کە ئەو مادەیە ماوە مادەکە نەمردووە وەڵامێکی گرنگ بوو زۆر بەڕاستی بۆ هەموو زۆربەی لایەنە سیاسە دژەکان ئەوە پەنامان بردوتە بەر ینی دادگای فیدراڵی جارێکی کەش پەنامان بردوتە بەر دادگای فیدراڵی ئەوە بوو کە وتیان ئەم سەرژمێریە بێت دواخرێت تاکو مادە یا مادەی 140 جێبەجێ نەبۆچکەم پەیوەندی هەیە بە مادەی 140ەوە و من لە ناو ئەنجومەنی وەزیران هەموو بە وردی شیمان کردەوە من و هاوڕەکانم شیمان کردەوە کە ئەم مادێ هیچ پەیوەندێکی نییە ینی سەرژمێری گشتی هیچ پەیوەندێکی نییە بە سەرژمێرەکەی لە 140 ئەوەش وتیان هەر قەناعەتیان نەکرد بردمانە بەردەمی بڕیاردرا هەر لە ئەنجومەن کە ئەمە محکمەی فیدراڵی بڕیاری لەسەر بابزانێت چییە ئەو بڕیارەدا کە ئایا ئەو سەرژمێریە ئەو سەرژمێریە هی 140 یا سەرژمێرێکی ترە و دیسان محکمەی فیدراڵی لە بۆ چوونەکەی ئێمەی ئەمە ڕاستیەکەیەتی چکە ئەو سەرژمێریە جیاوازە لەگەڵ ئەو سەرژمێریتیار ئەو سەرژمێریکەیان ئامە ڕەنگە خەڵکی ناوچەکەش نەبێ بەڵام لەوێژیە ئەژیە بەڵام سەرژمێریەکە تریان بە خەڵکی ناوچەکە خودی خۆی ئەسڵی خەڵکی ناوچەکە بۆی بڕیاردەری سیاسیە لە چارەنووسی شوێنەکە بۆیە ئەو سەرژمێریە جیاوازە لەگەڵ ئەو سەرژمێری تریان ئەمە دوو جارمان ئێمە بردوتە پەنا بردوتە بەر محکمەی فیدراڵی بەڵام ئێمە هەر چاوەڕوان دەکەین کە ینی لایەنی سیاسی ناو عێراقا وا پێ بگا کە بەڕاستی لەگەڵ جێبەجێکردنی ئەو مادێ بێ و من لەو باوڕم تاکو دیموکراتیەت لە ناو عێراقا بە شێوەیەکی باش جێبەجێ نەبێ و لایەنە سیاسیە دۆستەکانت زیاتر نەبێ ئەم هەموو بڵێن کێشە و گرفتە و لایەنی سیاسی ڕۆژ بە ڕۆژ زیاتر عەرقەلە بۆ خاتە بەردەمی کارەکەت و جێبەجێ نەبێ تۆ نازانی چەندە دوژمنت هەیە یەک یاسا دەگۆڕی یەک تعلیماتی بچووک بگۆڕە تعلیماتەکە دەوڵەت دەری کردووە ئەچێتە خوارەوە یەک مۆزەف لە دائیرێکی بچووکە لەبەروی لەگەڵ جێبەجێکردنە یا سەر بەلایەنێکی سیاسە نایوە جێبەجێ لەوێ بۆ تۆ دیسانەکە ڕۆژانە شکات دەکرێت فلان کەس نامگەڕێنێتەوە سەر وەزیفە فلان کەس خانوەکەم ناداتەوە فلان کەس معاشەکەم ناداتەوە فلان کەس پلەی وەزیفەکەم ناداتەوە ئەمە هەمووی جگەل لە مۆزەفی بچووک تاکو سیاسی گەورە بزانە ئەمە هەمووی ڕێگر لە بەردەمی جێبەجێکردنی مادەی 140 ئەو عەرەبانەی کە ڕەتیان کردەوە قەرەبوو وەربگرن مەفی دەنگدانیان هەیە لە کەرکووک نەخێر بەپی چی یاسایە بە پێی ئەوەی کە 58 ئەڵێ ئەو کەسانێک کە نیشتەجێی سەرەکی ئەوەن مەوالیدی 57یان نفوسی 57یان کە کە ئێمە پەنامان بردوتە 57 و حکوومەتی عێراقی دانی پێناوە ئەوەی دەفتەری نفوس و سجلی نفوسی 57 ئەو شوێنەی نەبوو بێ حەقی دەنگدانی نییە لەسەر چارەنووسی ئێمە ئەو کە ئەسڵەن عەرەب قەرەبووکردنەوەی پێویست نییە کە هاتووە ئەمە بۆ ئەوەیە کە تۆ ئەو کەسە ئەگەڕێتەوە شوێنی خۆی ئەبێت تۆ بڵێن شتێ پارەی بیتێ بۆ ئەوی بتوانە جارێکی کە لە شوێنێکی کە نیشتە جێبێ چکە ئێمە نامانەوێت سیاسەتێکی بەعسی جارێکی کە خەڵکێک هەڵگرینەوە بەبێ ئەوەی بڵێن تۆ یعنی لە ماڵەکەی خۆی دەریکەین و نە پارەیەکی بێتێ و نە هیچ شتێکی بێتێ و دەریکەیتە دەرەوە نەخێر تۆ مافت نییە ئیتر لێرە نیشتەجێبی مافی نەک نیشتەجێش مافی ئەوە نییە تۆ لە چارەنووسی ئێرە دەنگت هەبێ لەبەرەوە ئەبێت تۆ بگەڕێتەوە شوێنەکەی خۆت ناتەوێت بگەڕێتەوە شوێنەکەی خۆت دەبێت سجلی نفوسەکە لێرە نەمێنێ اینجا ئەوەیە فەرقەکە یان بەڵێ تا ئێساش بە هەزاران فەرمانبەری کورد کێشەی گەڕانەوەیان هەیە بەسەر وەزیفەکانیان لە کەرکووک بە تایبەتیش ئەوانی کردی پەروەردە ئێوە چیتان بۆ کردوون ئێمە بە بەردەوامی لەگەڵ وەزارەتی پەروەردە گفتوگۆ دەکرێت هەندێکیان بڵێن گەڕاونەتەوە
هەندێکیشیان کە بڵێن لە لای خۆمان وانە موچە وەردەگرێ تاکو ئێستاکە نەگەڕاوەتەوە سەر حکوومەتی فدرال. ئەمە سجلێکی زۆرە بەردەوام بە دوواداچوون هەیە لەگەڵ وەزارەتی پەروەردە. وەزارەتی پەروەردە ئەوەندە دەرەجەی وەزیفی نییە وەکو وایە تۆ تعین بێت یعنی لە لای خۆی ئەڵێ من ئەتوانم بەشێک گوردەوردە تعینکەم بەڵام دەرەجەی وەزیفەکان نەدەمەوە کە ئەمە قبولمان نیە چونکە جاری وا هەیە 15 ساڵە خزمەتی هەیە 15 ساڵ تۆ کوتعینێکی تازە چۆن نتوانانی قبوڵی کەی دوێنێ ئەمە چەند ساڵ مەعاشی لە دەسەڕوا چەند ساڵ دوای ئەوە زۆر لە وەزیفەکان مەسەلەن بڵێن بۆ نمونە لە لای لە سلەیمانی ئەو کەسە دەرەجەی مدیری هەبووە بەڵام کە ئەگەڕێتەوە بۆ وەزارەتێک بڵێن بۆ نمونە ئەچێتە سەر وەزارەتی تەندروستی وەزارەتی تەندروستی لەوێ دەرەجەی مدیری ئەوەندە نییە ناتوانێت بیکاتەوە بە مدیر لە برۆ ئەڵێ منت کەمەوە بە مۆزە بەڵام ناتکەمەوە بۆ مدیر ئەویش ئەو کارمەندە مافی خۆیەتی کە داوای دەرەجەکەی خۆی بکاتەوە ئەمانە ئێستا کۆمەڵێک گرفتن بە بەردەوامی لەگەڵ هەموو وەزارەتەکانە ئەوە عیلاقی بە لژنەی ئێمەوە نییە لژنەی ئێمە بڕیارێکی بۆ دەرچووە و حکوومەت دەوڵەت بڕیارەکەی دەرکردووە لەسەر بڕیاری ئێمە حکوومەتی عێراقی دەوڵەت پێی وتۆتی ئەو کەسانی کەمادەی سەوچ لە ئەیانگرێتەوە ئەوێ بگەڕێنەوە سەر وەزیفەکانی خوێن ئەجا وەزارەتەکان جێبەجێ ناکە ئێمە لەسەر ئێمە چێ لەسەر ئێمە بدووە داچوونە هاوڵاتی جاری وایە لەو شکایەتانی کە باسم کرد بۆمان دێنێ ئێمە بە دوایدا ئەڕۆین بەڵام هاوڵاتی خۆشی ئەبێ بە دوای ئیشەکەی خۆیدا بڕوە بەڵێ باشە واز لە تۆری مادە ١ زۆر هەڵەگرێ زۆر زیاتر هەڵەگرێت بێگومان یعنی سەتەوەرێکی تر زۆر ئەوترێت نەرمەن عوسمان زۆر دەرەکەوێت زۆر لێ دوانەیە لەسەر مادەی ١ تەنانەت باسی ئەوواگرێڵەن سەرۆکی لیژنەی جێبەجێکردنەکە ڕائیدفەهمی بەقەت نەرمەن عوسمان دەرناکەوێت ئەمە حەزی خۆتە یان ناچاریە وەڵاهی یەکەم لە بەرەوەی چووکە ڕەنگە من دکتۆر ڕائید لە بەغا نیشتەجێ منیش عینەن فرفڕۆکە ڕۆژێ لە بەغام ڕۆژێ لە سلەیمانیم ڕۆژێ لە هەولێرم ئیعلام زووتر دەنگێگاتە من کەسێکیشم ڕەنگە قەترا تەلەفۆنەکەی من وەڵامی هەموو کەسێکە دەمەوە احتیمالەوەی کێ لە هۆکارەکان بێ دوو ڕەنگە ئەوە بێ کە خەمەکە زۆر گەورەیە خۆم بە بەرپرسێک دەزانم حەزەکەم ئەو نییە کە من لەو شوێنم شتێکم کرد بێ ڕۆژە لە ڕۆژان خەڵک پێم نەڵێ دەستی چێ هی دەستخۆشیشم لێ نەکا بەڵام پێم نەڵێ دەستیش چێ ڕەنگە ئەوەی کێ دووەم هۆکار بێ سێمیشی بەڕاستی لە ئەلامە ینی دۆستم لەگەڵ ئەلامە خۆم سەرۆکی دەرکردنی تەحریری مجلەیەکم و صاحبی امتیازی مجلەیەکم دۆستی هەمووی ئەلامیەکانم لەبەرەوە ڕەنگە ئەوەش هۆکارێکی تر بێ نەک لە بەرەوەی کە ینی حەز دەرکەوم ئەوە حەزکردنی دەرکەوتنیش خراپ نییە ئەمەش وەنیە حەقی مرۆڤ وەنیە مافی مرۆڤە ئەوترێت ئەڵێن تۆ زۆر پێداگری ئەەکەی لەوەی کە لە لیژنەی جێبەجێکردنی مادەی ١ بمێنیتەوە ئەمە تا چەند ڕاستە وە بۆچی پێدادەگرم وەکێکە لە هۆکارەکانی چیە لەبەروی تا ئێرە هێناومە من شارەزایەکی ئەکجار زۆرم پێیا کردووە ناڵێم پڕاوپڕی دنیا بەڵام لە وردەکاریەکان ئەمەندە شارەزا بووم لە بۆچوونەکان ئەمەندە شارەزا بووم لە فێڵەکانی خەڵک کە بەرامبەر بە لیژنەکە دەکەن ئەوەندە شارەزا بووم ئەوە نیە ئەزانم موامەرەکانی کە ئەیکەن بۆ ئەوەی جێبەجێ نەبێت چییە ئەترسم یەکێک بێت ئەوە نیە زۆر ئەوە نەبوو بێ یعنی کاتی بێت تاکو فێرە بێ کەسێک نییە فێر نەبێ هەموو کەسێ فێرە بێ لەو شوێنە کاتی بێت تا فێرە بێ یعنی ڕەنگە لەبەر ئەوە بێدەنا نەسوودمەندیەتی منی تیا بە عکسەوە خەمێکی گەورەیە کە سەرەتا کە دەستم پێکرد ڕەنگە تا چوومە ناو قوڵایی ڕۆژانە خەریتەکان بە قەدەرم عەرزە خەریتەم ڕیز دەکرد لەسەر عەرزا بۆی بزانم ئەو زەویانەی کە ناوچەکانی کەرکک و خانەقین چەند بۆ مەساحەی چەند بۆ چەندی لێبراوە و چەندی
لێ دەرچووە و چەند چۆتە سەر شوێنێکی کە و ئەم پارچە خەریتانە تاکو بێکەوە نووساوە و خەریتە ئەسلەکەی لێ دەرچووە و چ تعریبێ کراوە چەندی نفوز ڕۆشتووە لەو کاتە چەند لە فلان ساڵ چەند کورد ڕۆشتووە چەند عەرەب هاتووە چەند مەساحە ڕۆشتووە چەند هاتووە ئەمە وردەکاریە کە تاکو فێری بوو من تاکو ئەم هەموو خەریتە و معلوماتە کۆکرێتەوە ئاسان نییە بۆ ئێکێک جارێکی کە دەست پێ بکاتەوە هۆکارەکەی ئەلەمانەیە یعنی دەنا ڕەنگە زیاتر بەعکسەوە من ناڵێم سەرێشە چکە هیچ مەسلەیەکی نەتەواتی بەلای منەوە سەرێشە نیە چکە کە خەڵک لە سیاسەتی کرد نابێ بڵە سەرێشەیە بەڵام هیلاکیە هیلاکێکی و خطورەتێکی زۆریشی هەیە باشە بەس ینی وەنەبێ بڵێم من بەبێ خەتەری ئەو ئیشە ئەەکەم بەڵام پێدوانیە گەر کەسێکی تر دوای تۆ بێت کەسێکی نوێ بێتە ئەو شوێنەی تۆوانە ڕەنگە گەرم و گوڕێکی زیاتر باتەوە بە ئیشکردن جێبەجێکردن با هیوادارم بۆنە یعنی تۆ ئامادەی ئەم جارە ئەگەر کەسێکی تر وە پاڵێورێت تۆ شوێنەکە بەجێبڵم ئەوەم نەکردووە ڕەنگە ئەوە ینی زیاتەتی خۆم بڵم حەز بکەم بمێنمەوە بەڵام پێمدا نەگرتووە نەچوم واستەم کردووە نەچوومەتە لای خەڵک نەچووم وتومە ئیلا ئەبێ من بمێنمەوە قەت ڕۆژە لە ڕۆژانەوەم نەکردووە بەعکسەوە ڕەنگە لایەنە سیاسەکانی خۆمان بڵێت ئەبێ بمێنێتەوە ینی نەک لە بەرەوەی کە من یەک ڕۆژ نەچوومەتە لای هیچ کەسێک پێیان بڵێم وڵاهی ئەبێ ئیلا نەرمین لەو شوێنە بێ بەعکسەوە شاءڵڵا ئیشاءڵڵا ئێکێگە بێت چوار ئەوەنەی من حەماسەتی ئەبێ دەبعکسەوە دەستخۆشی لێکەم و تا ئاخر لەحزەش هاوکاری ئەبم بە هەموو معلوماتێکەوە باشە لێ کاتە ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان سەرۆکی بۆردی پیشەیی لە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان ئەمینداری ڕێکخراوی ژنانی سەر بە جامعەی عەرەبی جێگری سەرۆکی لیژنەی جێبەجێکردنی مادەی 140 ینی پێدوانیە زۆرە ئەمە باشتر وایە تۆ ڕێبەیەکی کە بێ ڕێبە ئافرەتێکی تر بێ لەناو حیزب دەربکەوێت من ڕێگرم من ئەوەندە 10 ساڵات دارم ڕێگر بم لە هەموو ئەو هەموو خەڵکانە بۆی بێنە پێشەوە بە ئەوەی بۆ چیکەمەوە ئەو ینی ئەندامی سەرکرداتی مادەی 140 ڕاستە ینی ئێستا دائیم کاتی دەوێت لە من ینی بەڵام لە بەروی چکە بۆیە دەڵێم ئەوەندە فێری بووم ئەوەندە ئاسان بۆ بەلای منەوە ڕەنگە ئەو کاتە زۆرەی من نەگرێ ئێستاکە وەکو جاران بەڵام ئەمیندارێتی گشتی ژنانی عەرەب پۆستێکی پرۆتۆکۆلیە پۆستێک نییە کاتی من بگرێ من لەوەتەی بووم بە ئەمیندارێتی گشتی یەک جار سەفەرێکم کردو بۆی بۆ مەغریب بە داوەتێکی اتحادی نسائی مەغریبی لەوەی کرد لەسەرەوەی کە ئەساسی کە من ئەمیندارێتی گشتی یعنی باخی تری شتە پرۆتۆکۆلێتەکان هەمووی بە ئیمێل جێبەجێ بۆ تاکو ئێستاکە من لەوە زیاتر هیچ سەفەرێکم نەکردو بچمە دەرەوە یا بچمە شوێنێکی تر تەنها بە ئیمێل و ینی لێپرسینەوەیە و مقابلێکی تەلەڤیزیۆنیە کە ئەوە بەلای ئەتیادیە ینی یا مقابلێکی رادیۆ یا جەریدەیەکە ئەمانە کات دەگرێت و دوایەوە بەڕاستی من کەسێکم ڕەنگە دەورە پشتی من ئەوانەی کە لەگەڵ منە شارەزابم من ئەگەر هەموو جارێ ئەڵم خۆزگەر ڕۆژیش 36 سعادە بوو بۆی 24 بۆ ئیش بووە کەسێکم قەت لە ئیش سڵ ناکەمەوە ڕەنگە بۆیە فریاکەم دەنا و بەڕاستی من ڕێگریژ نەبووم هیوادارم یەکێکم بەعکسەوە لەو کەسانەی کە بە بەردەوامیش لەم ڕۆژانە ئێمە کۆنگرێکمان کردو ئەمانەوێت پێگەی ژن زیاتر بەهێز بە لە ناوچێتی نیشتمانیا لە دەرەوە من هاندەرم بۆ ئەوەی ژن ئەبێ بێچکەم بێتە پێشەوە بە قورساییش بێتە پێشەوە دوای ئەوە منیش ئەگەر وەکو نمونەیەک بم نمونەیەکی باش بم بۆ ژنان هەڵی تایە منە پرسیارە لەت خۆ دەکەمەوە منیش ئەلامین باتوانم پرسیارێک بکەم وەنیە باش بەردەوام باسی ئەوواکەنەڵێن بۆ لە ناوی یەکێتی نیشتمانی کوردستانە یانی ژنێک ناتوانێت ببێ بەناو بوو نمونانی نەرمین عوسمان بۆ ناتوانێت ببێ بەناو پێگەیەکی ئەوەندە بەهێز بێ بەقەت هەندێک لە مەکتەب سیاسی و لە کەساتیان بەناوبانگەکانی ناوی یەکێتی نیشتمانیە نه هەڵێ وانە ینی من بەعکسەوە ینی من خۆم بە کەمتر نبینم لە ئەندامێکی مەکتەبی سیاسی بەڕاستی ئەزان چێ بە مرۆڤ کەوتۆ کاکە مرۆڤێکێت تۆ خۆ دەزانی لە دائیرەیەکی حکوومەتیشە دائیرەیەکی حکوومەتە مۆزەفێک هەیە ئەوەندە چالاکە وەنیە ڕەنگە بەقەدەر مدیرێک
شوێن دەستی دیار بێ بەڵام قۆناغەکەی نەگەیشتوتە ئەوەی ببێ بە مدیر وانە لەبەرەوە چالاکی بە ئینسان کەوتووە بە خودی ئینسە بە تاک کەوتووە ئێچێتی نیشتمانی هیچ قادەی سیاسی ڕێگر نەبوون لەوەی کە ژن شوێن دەستی دیار بێ کاتی دەوێت کاکە ژن تازە هاتۆتە سەرکرداتی هەمووی ساڵێکە ئەم مانگە ساڵێکە ژن هاتۆتە سەرکرداتی بەناو بە فعلیش تقریبا لە مانی 89 دەستی پێکردەوە بەکار هێشتا نەبوو بە ساڵێک هێشتا پێ نەگەیوە بزانێت کە ژن تا چەند لە ئەتوانێت بڕاردەری سیاسی بێ لە ناو شوێنانە کاتی دەوێ کات بۆ قوبولکردن کات حتا بۆ خۆت بۆ ئەوەی شوێن پێی خۆت و شوێن دەستی خۆت بکەیتەوە لەو شوێنانە کات گرینگە بەقەدەر بواردانەکە لەبەرەوە من لەو باوڕەنی من دەنگم کەمتر بێ لە دەنگەکانی تر بەڵام نازانم ئەگەر یەکێک شاهد حاڵ بێ لە دەرەوە بێ ناتوانێت ئەو بڕیارە باوەکۆی کە لە ناو ڕێخستە نابێ بەڵێ دەربارەی وەرگرتنی ئەو پۆستی ئەمێنداری ڕێکخراوی ژنانی سەر بە جامعە عەرەبی جۆرێک لە قسە ڕوویە ینی ژنێکی کورد بۆ ئەو پۆستە وەربگرێ یان تۆ لەسەر چ بنەمایە ئەو پۆستت وەرگرت وەکو ژنێک پرسیارێکی جوانە یا ژۆکو ژنێکی عێراقی یان وەکو ژنێکی کورد یان لەسەر ئاسی نەودەوڵەتی چۆن ئەمە چۆن قوبوڵت کرد ئەم پۆستە بەڵێ تۆ مەسەلەن بۆ نمونە با من بگەمەوە سەر ئەوە ینی ئەو پۆستە لە جامعەی دۆلەی عەرەبی بۆ ئەو وڵاتە نەن کە ئەندامن لە جامعەی دۆلەی عەرەبی لە عێراقا تاکو ئێستا بڵێن وەختی خۆی نوێنەری هەبوو لەو بەشە نوێنەرەکەی بڵێن ئیتحادی نیسایی عێراقی بووە داوای نوێنەری تازەکردنەوەی نوێنەریان کردەوە لە عێراق وەزارەتی کاروباری کۆمەڵاتی منیان هەڵبژارت بوو ناویان نام بەوەی ببن بە ئەندام لە ناو ئەو لیجنەیە هەیئەی ژنانی کارگەر لە جامعەی دۆلەی عەرەبی لەوێ سەرۆکەکەی ژنێکی مەغریبی بوو بە سەفیر وەختی خۆی وەزیر بوو بە سەفیر لە کەنەدا شوێنەکە بەتاڵ بوو ئەو شوێنی بڵێن سەرۆکاتیەکە بەتاڵ بوو عێراق تاکو ئێستاکە هیچ جارێک سەرۆکاتی ئەو لیژنانەی نەکردووە لەبەرەوە بڕیار درا کە عێراق سەرۆکاتی بکە کە عێراق یعنی عێراق یەکێک چەند دەوڵەتێکە بوون کە سەرۆکاتیان نەکردووە یەکێک لەو دەوڵەتانەی کە خۆی تەرشیح کرد عێراق نوێنەری عێراقیش چییە منم لەو شوێنە هۆکارەکەشی ئەوەی یەکەم لەبەروی مەنسەبی وەزیرم هەبووە دوو وەزیری ژنان بووم ماوەیەکی دوور درێژ لە عێراقا چ بە ئەساڵەت چ بە وەکالەت دوایەوە کەسێکی نەشید بووم لە ناو عێراقا وەکو ژن ینی لەبەرەوە بۆیە لە عێراق منیان خستۆتە ئەو شوێنە لەوێش منافسم هەبوو بڵێن دوو کەس منافسم بوو لەوێ خۆم هەڵبژارت دەنگم هێنا و بووم بە ئەمیندارەتی گشتی ژنانی وڵاتە عەرەبیەکان لە ناو جامعەی دۆلەی عەرەبی کەواتە ژنێکی عێراقی وەکو ژنێکی عێراقی هەڵبژێر تۆ پۆستەکەی عێراق بەرکەوتووە بەڵێ پۆستی عێراقم بەرکەوت نەگوەکو عەرەبێک بەڵام چی باشە ئەوەی کە یەکەم جارە کوردێک سەرپەرشتی یەکێ لە لیجانەکان دەکا کە لە ناو جامعەی دۆلەی عەرەبی چونکە ئەو پۆستە دائیمە بۆ عەرەب بووە ئەوە خۆی لە خودی خۆیان زۆر جار هەیە ئەوە نازانن لەو شتە پرۆتۆکۆلاتانە چەند مهمە بۆ نمونە من بە یەک شتر پێ دەڵم جارێک لە لیجان هەیە لیژنەی ژینگە هەیە لیژنە من لە لیژنەی ژینگە و کۆزیری ژینگە ئەندام بووم لەو لیژنێ یەکێ لەو شتانی کە لە بڵێن ئەوەی سەرەتای راپۆرتێک کە دەنووسرێ نووسرا بوو للإنسان العربي الحق العيش في بيئة نظيفة
من پێم گۆڕین وتم چۆن بۆ لە وڵاتە عەرەبیەکان تەنها ئینسانی عەرەبی حەقیقی لە ژینگەیەکی پاکا بژی من عەرەب نیم ئەبێ لە ژینگەیەکی پیسا بژیم فلان ئەرمەنی ئەبێ لە ژینگەیەکی پیسا بژی فلان قبتیە ئەبێ لە ژینگەیەکی پیسا بژی لەبەرەوە گۆڕیان لە ئەوەی بڵێن درافتی نووسینەکان گۆڕیان ئەڵێ للئینسان الحق العيش في الدول العربية يعني ناك عرب كان لابر لو أنا تو جاري دائما بيري عند خيتو كلم ولاتانا خرجة شي تري هي جيجلا عرب كتيا أجي يعني أما تو قران كارية كلبوتشون قران كارية لإثبات وجودي خود لو شوينانا يتر من مواطني درجة دوني من توانام هي من إمكاناتهم هي وكو همو كسيكي عرب كلنا وأملاتا أجي باش بەردەوام و کوردانی کە لە حکوومەتی عێراقیە پۆستی وەزارەت وەرەگرن جۆرێک لە قسە و باسییان لەسەر دروسە بێت چیان کردووە چی بۆ هەرێمەکەن ئینجازاتیان چی بووە نەرمێن عوسمانی ژۆک و یەکێک لەوانەی کە چەند جارێک پۆستی وەزارەتی وەرگرتووە لە حکوومەتی عێراقیە جارێک وەزیری ژنان و جارێک وەزیری ژینگە و سێ وەزارەت هەر سێ پۆست یعنی حکوومەتە وەزیر بووی لە هەموو کابینەکان قسەی دەربارەی ئەوە ئەکرێ ئەڵێن نەرمین عوسمانی شتێکی ئۆتۆی نەکردووە کاتێک وەزیری ژنان بۆ شتێکی ئۆتۆی بۆ ڕێکخراوەکانی ژنان لە کوردستان تەنانەت لەسەر ئاسی عەلاقاتی نێودەوڵەتی شتێکی وای نەکردەوە خۆت چی ئەڵێ لەبارەیەوە تۆ لە ئاستی نێودەوڵەتی ئەزای چییە بەعزە مەفهوم هەیە بەعزە مستەلاحات هەیە خەڵک کە بەکاری دەهێنێ بەڕاستی ئەوە نییە هیچ نەکرا هیچ نەبوو هیچ شتێک نەبوو ئەموو جارێک گوتم خۆزگە وشەی هیچ لە وشەی کوردیان لە قاموسی کوردیان نەدەماوە یعنی کراوە بەڵام کەمە کراوە بەڵام وەکو پێویست نییە کراوە بەڵام نەکراوە وەنیا نەکراوە یا کراوە بەڵام هیچ شتێکە ئەوەنێ زۆر بەکاردێ و مستەلاحێکە بەڕاستی ناخۆش بووە مەسەلەن من وەزیری ژنان بووم لە بەخا وەزیری ژنان بووم تەمسیلی ژنی عێراقەکە وەنێ تەمسیلی ژنی عێراقەکە تەمسیلی ژنی عێراقەکەم لە ناوچەکانی دەرەوەی هەرێم بەعکسەوە ئەگەر تەمسیلی ژنی کورد یعنی لەوێ بڵێم من تەمسیلی ژنی کوردەکەم وایە کە من ئیمانم بە حکوومەتی فدرال نەبێ ئیمانم بە حکوومەتی هەرێم نەبێ وانە حکوومەتی هەرێم و مەسیلی خۆی هەیە وەزیری خۆی هەیە وەزیری ژنی خۆی هەیە ئەودا کۆچی لە مافەکانەکە منیش هاوکاری ئەبم منیش بەیەکەوە ئیشەکەین لە وەزیری ژینگەی کوردستان کە کاکدارا بووە من بەیەکەوە هەردووکمان هەر داوەتێک کرابین زۆر جار هەیە ناوی ئەویشم داوە بۆ ئەوەی بڵێم لە شوێنەکانە ئەمە وەزیری ژینگەی هەرێمە من وەزیری ژینگەی حکوومەتی فدراڵم بۆ ئەوەی ئیسپاتی وجودی حکوومەتی هەرێم بکرێ زائیدەنەوەی کە وەزارەتی ژنان بۆ ئاگاداریت وەزارەتی ژنان وەزارەتی دەوڵەتە سیانزە مۆزەفی هەبووە میزانیەکەی لە مانیەکە نەدەگەشتە $2000 $2000 بەشی قاوە و قرتاسەکەی خۆی نەدەکرد کە میواندارەتی بکە چی بنێرێ بۆ کوردستان و بەشی کوردستان بەڵام لە هەموو دەورەیەکە ئەندامانی کوردستانی تیابوو ئەوە بۆ ئاگاداریت هەر دەورەیەک هەر مۆتەمەرێک کرابێ هەر ئەوەن دەبەر ئەو پشکە بەر ژنانی ئێمەش کەوتە ئەو پشکەش بەر ژنانی کوردستان کەوتە ینی تۆ پشکی خۆیانە دیاو نەدێ قەت بەبێ پشک نەبوون ئیتر بەڵام خۆی پشکەکان کەم بوون ئیتر هەر ئەوە نەبەرەکەوێتی باشیان بەردەوام لەناو حیزب باس لە جۆرێک لە ناکۆکی و ئێرۆ ئێوەیەکرێ ئەمەی لە تۆ بپرسم ڕاشکاوانە پێم بڵێت پەیوەندی تۆ لەگەڵ هێرۆ ئیبراهیم ئەحمەد چۆنە من هێرۆخان ئێمە زۆر ڕەفیقی کۆنین بەڕاستی ڕەنگە کۆنترین ڕەفیق بین لە شەستەکانەوە ئێمە ڕەفیقین طبعاً پەیوەندێکی زۆر ئیشمان زۆر بێکەوە کردو یەک جار زۆر ئیشمان لە ئێستا پەیوەندیتان چۆنە ئێستاش پەیوەندیمان زۆر باشە ئێستاش سۆتفە پەیوەندەکانمان وایە ئەو لە مەڵبەندە و من لە بەشێکی تریم هەردووکی ئیشمان وەکو یەک وایە یعنی ئیشمان تێک هەڵکێشە بێ لە شوێنەکانە پەیوەندیمان زۆر باشە وەکو دوو ڕەفیق حتمما بەعزە جار خەڵک عادسیە بێ و ئاشتە بێتەوە بەڵام پەیوەندیەکەمان ئەوەندەیە کە قەت ڕۆژێ لە ڕۆژان سنووری بێ احترامی قەت لە بینمانە نەشکاوە و هەردوو چیشمان یەکجار زۆر یەکترمان خۆش دەوێ
خەڵک هەیە نان و پیازی پێوە دەخوا بەو شتانە بەڵام لە دەرەوە بە شێوەیەکی کە ئەبیسینەوە. ساڵی من 68ەوە ڕەفیقی هێرۆخانم هێرۆخانیش یعنی ئیشمانێک جار زۆر بەیەکەوە کردووە لە مناڵ پارێز لە ئێچەتی ژنان لە سنتەری گەنجان کەویش بەرنامەیەک بۆ زۆر سپاس ئەوە گەیشتە وەڵامە لە دەرەوە تەبان بێگومان بە شێوەیەکی کە باسەکرێت بەس لە جۆرە ناکۆکی لە نێوان تۆ خاتوو هێرۆبراهیم ئەحمەد دەکرێت زۆر هەڵات لە پۆستەکەی ئێستادا تا چەند باوەڕت بە ڕاوێشکردن هەیە لە وەرگرتنی بڕیارە من خۆم کەسێکم ڕێکخراوە دیموکراتیەکان کەسێکم ڕەنگە خۆتان بە لە دەرەوەی ئەو چکە جاری وایە ئەوەندە تۆ خۆ دەڵی من وام کرد ڕەنگە جوان نەبێت بەڵام خۆتان نەتوانن بپرسم من کەسێکم ئەستان خۆی لە سیستمی ئیدارەی من ئیمانم بەوەیە کە بڕیاری تاک بڕیاری هەڵەیە لە برەوە دائیما هەر بڕیارێک وەردەگرین بڕیاری ڕاوێژکاریمان هەیە و ئەو 4-5 کەسێک کە بڵێن سەرپەرشتی ڕێکخراوە دیموکراتیەکانەکەین لە ناویەکە جارێ وەکو بۆردەکان لە بینیەکە ڕاوێژەکەین و لەگەڵ ئەندام مەکتەبەکانیش و ئەنجومەنەکانیشە بە بەردەوامی ڕاوێژمان هەیە من کەسێکم ئیمانم بەوە نیە کە تاک ئەتوانێ سەردەمی تاک نەماوە سەردەمی گۆدۆ نەماوە گۆدۆی گروپ هەیە ئێستاکە لە برەوە ئێستا سەردەمی تیم هەیە کە پێکاری تیم بەبێ کاری تیم ئیش بە هیچ نوع جێبەجێ ناکرێت و لە هەر وەزارەتیش بووم من لیجنەم دروست کردووە ناوم ناوە لیجنەت الوەزارە. زۆر سپاس بۆ وەڵامەکەت کاتی بەرنامەکەم کۆتایی هات مە پرسیارێکی زۆرم مابوو بەڵام کاتەکە دەرفەتی نێن نەبێن عوسمان جێگری سەرۆکی لیژنەی جێبەجێکردنی مادەی 140 زۆر سپاس بۆ ئامادەبوون و بەڕاشکاوانە وەڵامدانەوەمان سپاس بۆ تۆش بەڕاشکاوی ئەم جارە کۆتایی پێهات تا دیدارێکی تر بە شادیتان ئەسپێرم.